ئێرە شوێنکاری خێزانێکە ماڵەوە نییە باوکو دایک و کوڕ و کچ پێکەوە بزنسێکی خێزانی کۆی کردوونەتەوە لە فەبەلەزەتەکەی فاتمۆس. لە ئەمریکا ژیان زەحمەتە، سروشتی کارکردن و باری ئابووری خێزانەکانی پەرتەوازە کردووە. بەڵام بۆ ئەم کوردەی کوردستانی ئێران بزنسێکی خێزانی کۆی کردوونەتەوە. جا ئێمە ئەو فرسەتەمان هەیە وەک من و خێزانم بە یەکەوە کار بکەین لە بزنسی خۆماندا، بەڵام زۆربەی ئەفرادی دیکانە ئەو فرسەتەیان نییە. بەڵام من بەش بە حاڵی خۆم بنەماڵەی خۆم بە بەختەوەر دەزانم کە منداڵەکانم لە لای خۆنم لەژێر چاوەلێری خۆمدانا، خێزانم لە لای خۆشان بەشانی من ئیش دەکا. ڕۆژگارێک لە فەی فاتمۆس تەنها بزنسی هاوڵاتێکی فارسی ئێران بووە، بەڵام ئەوە زەمانێک بوو. ئێستا زۆربەی شوێنەکانی ئەو خواردەمەنیە لە ناشفیر خاوەنەکەی کوردە. وەختێک ڕۆژهەڵاتیەکان هاتن بۆ فاتمۆ ئەو بکەوتە ئەو فکرەی کە شعبەکانی خۆی کە دوو شعبەی هەبوون زیاتریان بکات، چونکە کرێکاری زۆر بوو. پاش ماوەیەکی دەتوانم بەڵام هەتا ساڵی 2003 کوردەکان کرێکاری ئەو بوونیانی بۆ ئەو کرێکاریان دەکرد. لە ساڵی 2003 کوردەکان ئەوزار بەشەکانیان لە محەممەدی کەریمی کە بناغەدا ڕێژەری فاتمۆس بوو کڕیەوە. هەموو سەرەتایەک بۆ خەڵکی تاراوگەنشین زەحمەتە، بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئەمریکا. بەڵام بۆ ئەم پیاوژنە ئەوەندەی نەویستووە نەک بە تەنها بۆ خۆیان، منداڵەکانیشیان حەساونەتەوە. بەخۆم و بە منداڵەکانم کاوانم هەردووکیان چکۆڵە بوون، فەرزاد و فەریدا، فەردین و کریشتە لەگەڵمەدا لێروکانە کاریان دەکرد کە ئێستا الحەمدولیلا ئەوان هەردووکیان سەحەبی ژن و منداڵی خۆیانن. کەکسەکەم لێروکانەیە، کوڕەکەشم لە دیبۆنیا سیدی لەوێ ئینشاڵڵا کە مانێکی دکتۆراکەی وەردەگری بە ئومێدی خودای. لەبەرەوەی ئەم بزنسەمان هەیە، خێزانەکەمان نەک تەنها لە ڕووی داراییەوە پشتگیریان کردوین، لە ڕووی سۆز و بەزەییشەوە پشتگیریان کردوین. چوینەتە زانکۆ بەبێ ئەم بزنسە ئەوە نەئەبوو، یان هەر شتێکی ترمان ویستە بێت ئاسان هاتوۆتە دەستمان. من و براکەم و خوشکەکەی دیکەم هەرچیەکمان هەیە بەهۆی باوک و دایکمانەوەیە کە زەحمەتی زۆریان چێشە. ڕەنگە ئەم دایک و باوکە هەر کات لە خوێندەواری و سەرکەوتنی منداڵەکانیان بڕوانن، ئیدی ئەو ماندووبوونە فەرامۆشەکەن. خۆوتنی شەو ڕۆژ کارکردن و شەو نخوونی لە پشت ئەو ڕۆیانەوەیە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی.